بەناوی خوای گەورەی میرەبان سەرەتا بەخێراتنێکی گەرمی تەواوی بەرپرسی حکومی حزبیەکان و سەرجەمی نوێنەری ڕێکخرا و لایەنە جیاوازەکانەکەم بەخێر بەسەر چاوم. هاوڕیان بەڕێزان وەک ئاگادارن ئەمڕۆ بڕواری 7/4 ڕۆژی جیهانی تەندروستیە. ئەم بڕوارە لەلایەن ڕێکخرای تەندروستی جیهانیەوە وەکو یەکەم جار کە لە ساڵی 1940 دا یەکەم کۆبنەوەی خۆیان ساز کرد و لە ساڵی 1950 ئەم ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی تەندروستی دیاریکرا و لە سەرجەم وڵاتەکانی جیهاندا و لە سەرجەم وڵاتەکانی جیاوازەکانی جیهاندا و ناوچە جیاوازەکانی وڵات جیهاندا فستیڤال و چالاکی لەم ڕۆژەدا ئەنجام دراوە. ئێمەش وەکو ڕێکخراوی گرینەپەڵ وەکو ڕێکخراوێکی ناحکومی سەربەخۆ زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەم ساڵ چوارەمین فستیڤاڵی خۆمان لە ڕۆژی جیهانی تەندروستیدا ساز کردووە. ئەم ڕۆژە کە بڕواری 7/4 کە هەموو ساڵێک کە تایبەت کراوە وەکو ڕۆژی تەندروستیە، بەڵام هەموو ساڵێک بابەتێک هەڵەبژێرێت بۆی کە تایبەت بکرێت واتە یان زۆرتر گرنگی پێ بدرێت. ئەم ساڵیش وەکو ساڵی پار بابەتی هێڵس کۆڤرێج یونیڤەرسال هێڵس کۆڤرێج دیاریکراوە، بەڵام لە ناو ئەوە واتە تەندروستی گشتگیر بۆ هەموو کەسێک لە هەموو شوێنێک بووە بۆ هەموو تاکێک، واتە هیچ تاکێک لە هیچ شوێنێکی ئەم جیهانەدا بێبەش نەبێت لە تەندروستی و هەموو تاکێک مافی ئەوەی هەبێت کە بتوانێت تەندروستیەکی باشی هەبێت. ئێمەش وەکو ڕێکخراوی گرینەپڵ چی لەو کاتەوەی وەکو دەستەی ڕۆشنی تەندروستی کۆمەڵبووین لە ناو زانکۆدا چالاکیمان کردووە و لە دوای ئەوەش کە وەکو ڕێکخراوێکی NGO بووین لەم ڕۆژەدا لە بڕواری 7/4 فستیڤالمان کردووە. لە ساڵی 2015 فستیڤالمان کردووە، ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە چوارەمی فستیڤاڵی خۆمان پێشکەشەکەین. ئامانجی ڕێکخراوی گرین ئەپڵ کە دروشمەکەمان دروشمی هوشیاری تەندروستیە ئەوەیە کە بتوانین کۆمەڵگەی خۆمان، وڵاتی خۆمان، هاونیشتیمانان و هاوڵاتیانی وڵاتەکەی خۆمان هوشیار بکەینەوە لەوەی کە تەندروست بە چی مانایەک دێت. تەندروست بەو مانایە دێت کە ئێمە بتوانین کەسێکی وا بنیاد بێنە ناو کۆمەڵگەدا کە خۆی خاوەنی کۆمەڵێک زانیاری زۆر گرنگ، کە خۆی خاوەنی ئەوە بێت بەرپرس بێت لە تەندروستی خۆی. بۆ زۆر جابی لەوە نەکاتەوە کە بڵێت تەنها کاتێک نەخۆش کەوتم ئەچمۆ نەخۆشخانە. نەخێر، پێشەوەی کە نەخۆش بکەویت، پێشەوەی کە تۆ تووشی نەخۆشیەک بیت، وەکو خۆپاراستن کە خۆپاراستن بەشێکە لە تەندروستی، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا تەنها گرنگی دراوە بە چارەسەرکردن لە خۆشخانەکان و نەشتەرگەری و بۆیە زۆر جار لە زۆربەی وڵاتەکانە بەتایبەت لە وڵاتە ئەتوان بڵێ ئەوانەی کە زۆر پێش نەکەوتون زۆر جار تێچوویەکی زۆریان ئەبێت لەسەر ئەوەی کە ئایا تێچووی دەرمان و نەشتەرگەری و نەخۆشخانەکان چەندێک زۆر مەصرف ئەکەن، زۆر تێچووی خوان ئەکەن لەسەرەوە. بەڵام بەداخەوە وڵاتی ئێمە ئەوەندە گرنگی بە چارەسەرکردن نادات، ئەوەندە گرنگی بە خۆپاراستن نادات. زۆر پێخۆشحاڵین کە ئێمە بتوانین لەگەڵ لایەنە حکومیەکانە و لەگەڵ لایەنەکانی ترا بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست و تاکێکی تەندروست و هوشیار لە تەندروستی خۆی بنیاد بنین بۆ ئەوەی بتوانین لەگەڵ ئەوانە کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێت، بۆ ئەوەی ئێمەش وەکو وڵاتانی تری ئەم جیهانە خاوەنی تەندروستیەکی باش بین و بتوانین لە بواری تەندروستیەوە لە کێبڕکێ بابین لەگەڵ وڵاتانی جیهاندا و ببینە بەشێک لە پێشکەوتنی لە بواری تەندروستیدا. پێم خۆشە لێرەدا باسی ڕێکخراوەکەمان بکەین کە ڕێکخراوی گرین ئەپڵە کە ئێمە ڕێکخراوێکی سەربەخۆین. ئەم فستیڤاڵەمان ساز کردوە چوارەمین فستیڤاڵی خۆمان بە سپۆنسەری بەڕێوەبەرایەتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵاتی سلێمانی مامۆستا عومەر گۆپی زۆر سوپاسیەکەین و فارماسیوان و سەنتەری دیابێت زۆر سوپاسی هەرسێکیانەکەین. بەداخەوە لەبەرەوەی ئێمە پێم خۆشەکە لێرە باسی ئەوە بکەم چونکە ئێمە کۆمەڵێک ئەندامی ماندوونە ناس و لێهاتوو زیرەک و بەتوانامان هەیە کە زۆر لە حیزب و لایەنە جیاوازەکانن، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوێکی بێلایەنە زۆر جار سپۆنسەر نەکراوین، زۆر جار پشتیوانمان نەبووە و ئێمە ئەوەی کە ئەیبینن کە ئێمە چوارەمین فستیڤاڵی خۆمان سازەکەین ئەوەی سەرچاوەی ئەوەی ئەندامەکانی خۆمانە، هێزی ئەندامەکانی خۆمانە، لێهاتووی ئەندامەکانی خۆمانە، خۆبەخشی ئەندامەکانی ئێمەیە کە ئێستا لەم ڕۆژەدا ئەتوانن ئەو خۆبەخشیان تێدای، ئەو هەستیان تێدایە کە ئەو چارەکی ئەنجام دەن کە خزمەت ئەنجام دەن. تکایەکەم لە سەرجەم ئەو لایەنە حکومیانە کە گوێیان لە ئێمە ئەبێت، تکایە هەستی خۆبەخشی، ئەرکی خۆبەخشی لە وڵاتەکەی ئێمە کارێک پێ مەکەن کە کەسانی تر کە کاتی گوێیان لە وشەی خۆبەخشیە بێت بێزار بن لێی. گەنجی ئێمە لاوی ئێمە لە وڵاتی ئێمەدا بەڕاستی هەستی بەرپرسیارەتێکی زۆر باشی ئەوەیە بۆی بتوانێت خزمەت بکات لە بوارەکەی خۆیدا.
ئێمە وەکو بەشی پزیشکی و تەندروستەکانە کە کارەکەین خزمەتەکەین و پێ خۆشحاڵیشین کە ڕێکخراوەکانی تر لە بوارەکانی ترە چالاکی بن ئەنجام چالاکی بکەن و فستیڤال بکەن و چالاک بن لە بوارەکانی خۆیاندا بۆی بەیەکەوە بتوانین وڵاتەکەمان پێشخێن. ئێرە وڵاتی ئێمەیە، ئێرە پێویستە ئێمە ڕۆڵەی ئەم وڵاتین و هەتا بتوانین تا دواهەناسەمان ئەم وڵاتە پێشەخین لە هەموو بوارەکانەوە و بە دڵنیاییشەوە ڕێکخراوی گرین ئەپڵ بەشێک ئەبێت لە پێشکەوتنی بواری تەندروستی لە کوردستاندا. بۆیت کاکەم لە ساڵین ڕابردوودا وەک ساڵین ڕابردوو لەگەڵ ڕێکخراوی گرین ئەپڵ مەکەن. ڕێکخراوی گرین ئەپڵ خاوەنی لێهاتوو توانا و توانایەکی زۆر باشە، بۆیە هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی بێوێنە پێشکەشی وڵاتەکەمان و کۆمەڵگاکەمان بکەین. زۆر سپاس، با لە کاتان نەگرم، زۆر بەخێراتن سەر و سەرچاومان. هیوادارین بەم چالاکیانێکی ئەمڕۆ لێرە ئەنجام دەین خزمەتێکی بەرچاو بە کۆمەڵگاکەمان بکەین و دڵنیاشتانەکەینەوە ئەگەر سپۆنسەریشمان نەوێت پشتیوانیشمان نەبێت هەتا ئەو شوێنەی هەتا ئەو ڕێگریەی کە دێتە بەردەمان ئێمە چالاکی خۆمانەکەین، بەڵام بە دڵنیایەوە پشتیوان بخوا لە دوای ئەمە ئێمە چاوەڕێی سپۆنسەرێکی باشتر و کەسێکی باشتر و کەسانێکی باشتر بۆ پشتیوانی ئێمەکەین. زۆر سپاس، دووبارە بەخێرن. بە ناوی خۆی بەخشندەی میێرەبان کۆشە سوپاس و سڵاو بۆ ڕێکخراوی گرین ئەپڵ بە ئومێدەی کە هەمیشە سەرکەوت و دەرکەوتو بن. بەم پەخشانە خۆشحاڵین کە لە خزمەتیانە ببین. باژیان جوانکەین بە دروستی و تەندروستی، وەرن ژیان لێوان بکەین لە جوانی و بە ناخی باخی لەیلاخی دەروون ساغی کەسێکی پۆشتە و پەرداخی دروستن دروست بێ ئاخی لە دەروونە تێر و چاغی مرۆڤ دۆست و ژیان دۆست و ژینگە دۆست بین. سیمای گەشی پلە و پۆست بین، دەستی سپی دوور لە کۆست بین، ئاوا بکەین خۆری ژینمان ئاوا نابێ. لەم گەردونە دەبێ ژینمان ئاڵای هەبێ، ورە بەرزی باڵای هەبێ، ژیواریشمان کاڵای هەبێ، دین و ژین و بین و تین و ڤین و تەمەن بەرەو ئاسۆ دەرگای خۆشی واڵای هەبێ، تا دروست و تەندروست بین. بێورد بەوە هەر بەدەمنە بەکردەوە، بێورد بەوە هەر بەدەمنە بەکردەوە لەم وڵاتە لە سێوێکە، لە بۆڵەتری مێوێکە، لە چنوور و بەڕەزای شاخ و کێوێکە، تۆ بگەڕێ بێ بگەڕێ لە ڕووپێ و ڕووپێوێکە، چەند دارایە نیشتیمانی کوردەواری، گوێز و زەیتون و هەناری، شنە و شەماڵی هەواری، ئاو خاک و لالەزاری، تافگە و خەرمان و گۆڵزاری، بەرهەمی سپی نازاری، کەشی چواروەرزەی لەباری، سەمای گوڵ و گیای بەهاری، چارەن بۆ چارەی بیماری، کورد دەبێ دەرمانی دەستخا بۆ بیماری. زۆر دیوە سەوزە و میوە کوردستانە، خۆ بەهەشتی گوڵستانە. وەرن ناخێکی چەرموو بین، هیواگەش بین، دژی پەتای دێز و ڕەش بین، دوور لە غەش بین، با هەناوی گوڵاو خۆش بین، هەتا کەنگێ هەر نەخۆش بین، خودی خۆنا با لە خەمی ئەو تۆش بین، بۆ ئازاری یەک پەرۆش بین، بۆ دەرمانی دەردی یەکدی با بەجۆش بین، بەکارهێنان ورد و هۆش بین، بۆ نازی یەکدی لە کۆش بین، هەتا کۆش بین نەخۆش نابین، دروست و تەندروست دەبین. خۆ ئازاری ئێمە کۆنا، خۆ ئازاری ئێمە کۆنا، نەخۆشیمان ساڵەهایە و ئیدی هەر چۆن بووە و چۆنە، باری دەروون یەکێ گرژە یەکێ مۆنە، هەر زۆر دێرە لەوێ و لێرە، بۆ ژیان و بەڵێوبوون و مانەوەمان دەبێ حەکیم و دەرمان و دکتۆر هەبێ، کەشی لەبار و جۆر هەبێ، ڕاچەتەی ئاگا و مۆر هەبێ، دڵی گەشی دوور لە ڕەشی خەمخۆر هەبێ، هۆشیاری دەبێ زۆر هەبێ، ئاوا بکەین و ئاوا بین، کوردستانمان دروست و تەندروست دەبێ. مادام کورد بین دەبێ ورد بین، مادام کورد بین دەبێ ورد بین،
بۆ نەخۆشی نابێ پرد بین بۆ پشکنین دەبێ گورد بین بەڵام دەبێ پارێز بکەین بەڵام دەبێ پارێز بکەین لە نەخۆشی دەوروبەرمان پەرێز بین و بەهێز بین و بۆ هاوکاری بەڕێز بین و بە خۆماندا بچینەوە ورد بینەوە تا ڕزگار بین لە ئەو ڕەوشە چون نەخۆشی بەبێ هەوڵی چارەسەری شەرم و خەوشە لەم ڕۆژەدا بە گوێی گەردوو ناجار دەدەین لەم ڕۆژەدا بە گوێی گەردوو ناجار دەدەین ئێمەش هەین و زیند و دڵین ڕۆحی سپی و هیوا و گوڵین جەستە دروستی پڕچڵین خەڵکی خاڵکی کەسکی گڵین دروست و تەن دروست ژیان ئاواتمانە هیوا خۆری وڵاتمانە دەست لە دەستین پڕمەبەستین هۆش و هەستین تیرۆژی ژیان و مەستین دەمانەوێ ژیان بکەین بەشکۆوە دەمانەوێ ژیان بکەین بەشکۆوە دروست و تەن دروست بژین بە دادوەری بوون و مافی من و تۆوە بوون و مافی من و تۆ دەستان خۆش بە ناوی خوای بەخشندەی میهرەبان من وتەکەم کورتەکەمەوە لە سەرنجێک و دەستخۆشی لە ڕێکخراوی گرین ئەپڵ سێوی سەوس کاکساسان و خوشک و برا هاوڕێکانی کە بەڕاستی کە ئەیان بینم حەزم لە کارە بۆ دڵسۆزیانە و خۆبەخشیانە و بە ئیمکانیاتێکی کەمەوە ساڵانە هەم ئەم چالاکیان جامەدەن هەم ئاگام لێ چالاکی کەشیان هەیە بۆ ناوەندەکانی تر بۆ ئەوەی خەڵک و شیارکەنەوە لە بابەتە تەندروستیەکان دەستخۆشیش لەکە عەبدوڕەحمانەکەم بۆ شیعرە جوانەکەی سەرکەوتوو بیت طبعا زۆر شت هەیە ئێمە لە خۆمانی بپرسین لەبارەی تەندروستیەوە بەس من زۆر جار بیرەکەمەوە لەوەی باشە بۆچی ئینسانی ئێمە ناتوانێت 8 ساعت ئیشکا زۆر کەم جار هەیە کە ئینسانێک نەفەسیەوە درێژ بێت لە فەرمانگەیەکی حکوومەتە تەنانەت لە دەستگایەکی ئەهلیە بتوانین 8 ساعت لەسەر پێ بوەستین بتوانین 8 ساعت وەڵامی تەلەفۆن بینەوە بتوانین 8 ساعت ئەو ئیشانە ڕۆژانە یانەی بیکەین هەر دوای 3 ساعت 4 ساعت مانووە بین هیلاکە بین دیارە هۆکاری خۆی هەیە بۆچی ئینسانێک لە ئەوروپا لە هێندێک وڵاتی تر کە ئەتوانێت لە تەمەنی 70 ساڵیشا وەرزشکە ئەتوانێت مەلە بکە دیارە ئەو هۆکارانەی کە بۆ باش ژیان و خۆش ژیان هەن لێرە زیاترن لە ڕووی ژینگەیەوە ئەو تا 4 فەسڵمان هەیە بەهارێکی ڕەنگینمان هەیە زستان هەیە وەک چۆن سەرما هەیە هاوینێکی گەرممان هەیە پاییز هەیە و خۆری پێویستمان هەیە سەرچاوی شیرینی ئاومان هەیە دەیان هۆکاری ژینگەیی هەن کە بۆی هەر ئینسانێکی کورد لە وڵاتەکەی خۆیان تەندروست بژی بەڵام ئەوەی کە نیمانە و کێشەی گەورەمانە ڕۆشنبیری شێوازی ژیانە ڕۆشنبیری شێوازی ژیانیش بەڕاستیە بێ هەمومان خۆمان فۆرمات کەینەوە لە مناڵی دایانگەوە فێریکەین چۆن بژی چی بخوا چەند وەرزشکا لە ڕۆژێکە بۆ ئەوەی میلەت هەمووی بە ڕێگەی نەخۆشخانەوە نەبێ با بچینە و ژمارانە وەرگین لە نەخۆشخانەکانی ئێمە هەن لە وەزارەتی تەندروستی ساڵانە ئیعلانیانەکە تێگەی لەوەی کە بەڕاستیە میلەتە نەخۆشە زۆرینەی نەخۆشە کەممان هەیە لە ساڵێکا جارێک سەردای نەخۆشخانە نەکەین ئەگەر ئێمە هاتوو بەو مەبدەئە گەورە و گرنگ و پیرۆزە کارمان کرد خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە بێگومان ئەو ژمارە زۆرە نەخۆشیە نابێت و ئەو تێچووە گەورەیەش نابێت ئەو تێچووی کە ئێستا لە بواری تەندروستیە لە بواری چارەسەرە لە بواری نەشتەرگەریە لە بواری دەوا و دەرمانە خەرجەکرێ بەڕاستی زۆر گەورەترە لەوەی کە ئەگەر ئێمە شێوازی ژیان ڕێگەی ژیانمان بگۆڕین هەم خەڵکو هەم حکوومەت بەوەی لە خۆپارێزیە بەکاری بێنین چونکە هیچ چارەیەکی کەشمان نییە بێجگەلەوە میلەتێک کە نەخۆش بێت چاوەڕوانی گەشە و ئایندەیەکی ڕوونی لێ ناکرێت وڵاتان کە بنیادنران بە ئینسانی تەندروست لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عەقڵیەوە بۆیە لە هەموو ڕووەکانەوە ئومێدەوارم دەیانی وەکو ئەم ڕێکخراوە سەدانی وەکو ئەم ڕێکخراوە سەدانی وەکو ئەم گەنجانەمان هەبێ فێرمانکەن چۆن بژین چی بکەین چۆن بخۆین چەند سەعات وەرزش بکەین چەند سەعات بخەوین من لێرە وتەکانم کۆتایی بێنم جارێک دەستخۆشی لە ڕێکخراوی گرین ئەپڵ و
کڕوکچە دڵسۆزەکان یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی گرینەپڵ کاکسان و سەرجەم هاوڕێکانی لەم ڕێکخراوە بەڕێزە ئەوەندە من دیقەتم ماوە بەڕاستی زۆر دڵسۆزانە کارەکەن لە بواری خۆیانەکە و شیاری تەندروستیە دەستخۆشیان لێکم بۆ کار و چالاکیەکانیان لە ڕۆژی جیهانی تەندروستیە و کار و چالاکیەکانی تریان لە بواری وشارکردنەوەی هاوڵاتیان لە سەلامەتی تەندروستیان طبعاً بۆ هەموو ئینسانێک بۆ هەموو کۆمەڵگەیەک بابەتی سەلامەتی و تەندروستی زۆر گرنگە لەما گەر بمانەوێ وڵاتێکی پێشکەوتومان هەبێ گەر بمانەوێ چاوەڕێی ئەوە بکەین گەلەکەمان لە ئایندەیە پێگەی دەرکەوێت دیار بێ و وڵاتەکەمان ئاوادان بکەینەوە بێ ئینسانی تەندروستمان هەبێت کە بتوانێت 8 ساعات کار کە ئینسانی تەندروستمان هەبێت کە بەردەوام بە ڕێگەی نەخۆشخانەکانەوە نەبێت ئەوەش بە شێوازێکی ژیانی تازە شێوازێکی ژیانی تەندروستانە هەبێت لەگوان گوێگرتن وە گوێڕایاڵیکردن و ڕایوەشکردن لەگەڵ خەڵکانی پزیشک و شارەزەکان لەو بوارە زۆر بایەتی گەورەی هەیە ئەم جۆرە چالاکیە و هاوشێوەکانی کاری گەورەیان هەیە لەسەر سەرنجڕاکێشانی هاوڵاتان بۆ ژیانێکی تەندروست بۆ سەلامەتی خۆیان بۆ سەلامەتی جەستەیی دەرونی هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و دەستان خۆش بێ جارێکی تر زۆر سپاس. بەناوی خی بەخشندەی میهرەبان دیارە ئەم ڕەحەوتی 4 ڕۆژی جیهانی تەندروستیە کە ڕۆژێکی جیهانیە و تایدا پەرا درێ بە تەندروستی مرۆڤەکان و مرۆڤەکان هانە درێبەوەی کە تەندروست بژین و تەندروستانە خۆیان ڕابێنن بەسەر بەهای خۆراکی و بەکارهێنانی دەرمان و چونە لای پزیشکەوانە ئەمە لێم ڕۆژەدا پڕبەدڵ سپاس و دەستخۆشیم بۆ ڕێکخراوی گرینە پڵواتە سێوی سەوز لە هەرێمی کوردستان بکەم کە ئەم چالاکیانە بەڕاستی چالاکی گرنگن و پێویستە ڕێکخراوەکانی تر دامەزراوەکانی تری حکوومەتی هەرێم و هەروە ئەوانەی لە بواری تەندروستیە کارەکەن چاویان لێ بکەن چونکە بەڕاستی ئەمە لە هەرێمی کوردستاندا لەم هەرێما کە ئێمە تێداژین بەداخەوە کە ئێستا خەڵکان هەمویان نەخۆشن و هەمویان بیر لەوەکەنەوە زۆرترین چارەسەر بەکاربێن زۆرترین دەرمان بەکاربێنن کە ئەمە بەداخەوە توانین بڵین لە داهاتوە زیانی زۆریە بێ گرنگە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئەو لایەنە پەیوەندیدارەکان ڕۆڵیان هەبێ لەوەی کە ڕێنمایی تەندروستی بڵاوکەنەوە و خەڵکییان بدەن کە خۆی گرنگی بە خۆپاراستن بداوە خۆپاراستن ببێتە بەشێکی گرنگی ژیانی ئێمە لە بواری تەندروستیە بۆیە گرنگە بواری تەندروستی کە پەیوەندی بە تاک بە تاچی دانیشتوانەوە هەیە تاک بە تاچی لێهان بدرێ و لێ ئاگادار بگرێتەوە بۆ ئەوەی کە لە تەندروستی خۆیان تێبگەنەوە گرنگی بە تەندروستی خۆیان بدەن من دووبارە سپاس و ڕێز و دەستخۆشیم بۆ بەڕێکخراوی گرینەپڵ بە هیوای سەرکەوتن بۆ هەموو هاوکار و خۆبەخشەکانیان ومێ دەکەم لە داهاتوە ئەم فیستیڤالانە کاری باشتر و گرنگتر و زانیاری زیاتر و بەردەوامی تێدا بێ دووبارە پیرۆز بێ ڕۆژی جیهانی تەندروستی بە هیوای تەندروستی باش بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و بۆ تاک بە تاچی ئەو خەڵکانی کە لە ناو هەرێمی کوردستان ئاژین دەستخۆشیم بۆ هەمولایەکە ڕاستیان بڕۆ لە ڕۆژی جیهانی تەندروستیە کە من هاتم بۆ بەشداریکردن لەم چالاکیە لەم ئەکتیڤیتیەی ئەم گروپە پێم وایە یەکێکە لە کارە باشەکان بێ هیچ مجامەلەیەک هەبوونی ئەم جۆرە لە ڕۆحیەت هەبوونی ئەم جۆرە لە دڵسۆزی بۆ ئیشکردن پێم وایە لە هیچ کام لە بوارەکانی دیکە هیچی کەمتر نییە و ئەم هەوڵەی ئەم کۆمەڵە گەنجە ئەم کوڕکچە جوانانە کە ئەمڕۆ هاتوون لەم ڕۆژەدا خۆیان ئەم کارە دەکەن و خەمی تەندروستی و پاشەڕۆژ و داهاتوی تەندروستی ئەم وڵاتیانە ئەمە کارێکی پیرۆزە و دەبێت بەرز ڕابگیرێت و گرنگە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێکخراوانەی بە تایبەت لە مەجاڵی تەندروستی گشتیایش دەکەن هاوکاری ئەم جۆرە لە ڕێکخراوانە بکەن و ئەم پروگەنجانە بکەن ئەوەی کە زۆر گرنگە من ئەمڕۆ زۆر پێی دڵخۆشبوومەوەیە کە جۆم لێ بوو دەڵێت ئێمە دەمانەوێت پرۆسەکە لە چارەسەرەوە بگۆڕین بۆ خۆپاراستن لە ڕاستی ئەگەرمە ئێمە هەمومان هەوڵ بدەین هاوکاری ئەم ڕێکخراوانە بکەین هاوکاری ئەم پروگەنجە گەنجانە بکەین پێم وایە لە چەند ساڵی ئایندەدا لە هەرێمی کوردستان تەندروستێکی باشمان دەبێت بۆیە گرنگە سەپۆرتیان بکەین پاڵپشتیان بکەین فەندیان بکەین و حکوومەتی هەرێمی کوردستان لایەن پەیوەندیدارەکانیش
سپۆرت و پاڵپشتی ئەم پرۆکچە گەنجانە و ئەم ڕێکخراوە چالاکانە بکات کە لە هەموو دنیا هەن و هەرەمانە دەتوانن ئایندێکی گەشت بۆ وڵاتە دابینکردن و دەستخۆشیان لە یەکەم. بە ناوی خی بەخشندەی میهرەبان سەرەتا من دەستخۆشی لە ئێوە ئەەکەم لە گروپی گرین ئەپڵ کە کۆمەڵی گەنجن هەڵساون بەم کارە جوانە و بەم داهێنان و بەم ئیشە جوانانی کە کردوتانە و لە ڕۆژی جیهانی تەندروستیدا جێ خۆیەتی ئێمە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەوەی کەوا گرنگە ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ کەم بخۆن زۆر کەم بخۆن ئەگەر هەر خواردتان بیکەن بە سێ بەشەوە گەدەتان بۆ ئەوەی بەشی هەناسە و بەشی ئاو و بەشی خۆراک بێ بە سێ بەشەوە لە ئیسلامە کەم خۆری دایم خۆر ئەمە هاتووە ئەوجا لە جۆرەکانی خواردنیشە میوە و کە لە قورئانە فەرمێ وەفاکهەتی مما یتخەیەڕون وەلەحمی طەیری مما یشتەهون ینی میوە و سەوزەواتی پێشی گۆشت و خواردنە ڕیشاڵدارەکان کردووە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بەڕاستی لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و قورئان و فەرموودەوە ئەبێ زۆر تەندروست بژین و کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵی خۆیان کەمترین جار چێشتیان لێناوە ئاگر کراوەتەوە بە زۆری شتی کاڵیان خواردووە کە ئەمڕۆ جیهان بەرەو ڕۆکخۆری و بەرەو زیندەخۆری ئەچێ ئێمەش ئومێد دەکەی ئینشاءڵڵا هەموو لای میلەتەکەمان زیاتر وەشیار بێت و زیاتر بەرەو ئەو خواردنی تەندروست و کەمخۆری بچین وەکو چۆن خوای گەورە داوامان لێ ئەکا و لە قورئان و لە فەرموودەدا جارێکی تر دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم سەرکەوت و سەلامەت دنیا خۆ. تەندروستی جیهانیە لەم ڕۆژەدا ڕێکخراوی WHO هەموو ساڵێک بۆ ئەم ڕۆژە ڕۆژێکی دەستنیشان کردووە ڕۆژی تەندروستی جیهانی لە ساڵ 1948 ئەم ڕۆژەی ناساندە بەڵام لە ساڵی 1950 دەستی کردووە بە کارەکانی لە ساڵی 1991 لیستێک نەخۆشی داناوە کە تایبەتە بە ڕۆژی تەندروستیەکان بۆ هەر ساڵە و فۆکەسی خستۆتە سەر جۆرە نەخۆشیێک بۆ نمونە 2016 گرنگێکی زۆری داوە بە نەخۆشی شەکرا 2007 گرنگێکی زۆری داوە بە نەخۆشیە دەرونیەکان بە تایبەتی کە ئابا و لەم ساڵیشدا گرنگێکی زۆری دراوە بە نەخۆشی منتال هێڵس ئەوانەی تەخەلوفی عەقلیان هەیە و ئەوانەی کە ئینتیحارەکەن بەڵام پێویستە لەگەڵ ئەوەشە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە پەیوەندیان هەیە بە تەندروستیەوە پێویستە گرنگێکی زۆر بدەن بەکار و چالاکە تەندروستیەکان وەکو پشکنینی شەکرا پشکنینی پەستانی خوێن و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ ئەوەی دوورکەونەوە لە بەکارهێنانی هەندێک دەرمانیان بەکارهێنانی ئەو دەرمانانە و چۆنێتی خواردنیان لە کاتی ژەمەکانیانە و ئەم ڕێکخراوی گرین ئەپڵ ماوەی 3 ساڵە دەستی کردووە بە کۆمەڵێک چالاکی گرین ئێمە لە نزیکەوە ئاگاداری ئەم ڕێکخراوەی وەکو سپۆنسەر ساڵانێک سپۆنسەر سنتەری شەکرە لە شاری سلێمانی کە سنتەرێکی حکومی هاوکاریان کردووە بۆ ئین ساڵیش سنتەری دیابێت کە سنتەرێکی خێرخوازیە هاوکاری ئەم ڕێکخراوەی کردووە بە دابینکردنی چەندین ئامێر و بۆ پێوانی پشکنینی شەکرە و ئەو هاوڵاتیانەشی کە لێرە پشکنین بۆ خۆیانەکەن ئەتوانن لە ڕێگەی کارتێکەوە سەردانی سنتەرەکە بکەن بۆ ئەوەی پشکنینیان بە شێوەیەکی با بڵێن فری بۆ بکرێت بە شێوەیە کە هیچ خزمەتگوزاریەکان لێ نەسەنرێت و لەوێ هەموو پێداویستەکانان بۆ دابین بکرێت دەستخۆشی بۆ ڕێکخراوی گرین هیوادارم ساڵانە بۆ چالاکی تەندروستیەکان بەردەوام کار و چالاکی گرنگیان هەبێت و دەستخۆشەوەش دیارە لە ڕۆژی جیهانی تەندروستیە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە بە مەبەستی وشیارکردنەوەی خەڵک زۆر گرنگە و لێرەوە دەستخۆشیەکەین لە ڕێکخراوی گرین ئەپڵ کە ئەمڕۆ ئەم چالاکی ئەنجام داوە بە مەبەستی پێدانی هۆشیاری و زانیاری تەندروستی بە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لەم شوێنە گشتیانەیە ئەوەی گرنگە ئەوەیە وەکو لە ڕێکخراوی تەندروستی جیهانی شاباس کراوە خەرجکردنی $1 لەسەر خۆپاراستن لە بەرامبەردا $7 لە بابەتی چارەسەرکردنا بۆ جێڕێتەوە ئەمە داتایەکی زۆر گرنگە
ئەگەر لە ڕووی ئابووریەوە وەزارەتی تەندروستی تەماشای بکە بۆ ئاراستەی کە زیاتر گرنگی بات بە بابەتی خۆپاراستن و خۆپارێزی. ئەمە سەرباریەوەی کە گرنگیدان بەو ڕێکخراوانە یان بەو چالاکوانانەی کە لە بواری تەندروستیە کارەکەن بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری تەندروستی سەرجەم کۆمەڵگە بە شێوەیەک بەرز بکرێتەوە کە هەموو هاوڵاتیەک هەموو تاکێک بزانێت لە کاتی بوونی گرفتی تەندروستیە چۆن ڕەفتارەکە ئەمە لەلایەک تریشەوە چۆن خۆی بپارێزێ لە نەخۆشیەکان و پشکنینی پێشوەختە بکە و چۆن بتوانێت خۆپارێزی بکە لە نەخۆشە گوازراوەکان و هەتا دوایی. ئێمە بە چالاکی بیەمایدە بەشاریمان کردووە لەم فستیڤاڵە لێرە باسی کێش و پێوانەکەین بۆ خەڵکانی کەیەن بۆ لامان. ئەو کەسانی کەیەن لێرە لە بەشی دێنتاڵ هێڵس ڕێنمایی وەرەگرن لەسەر چۆنێتی شوشتنی دانەکانیان بە شێوەیەکی تەندروست و هەروەها پشکنینیان بۆ ئەکرێت بە خۆڕای پشکنیان بۆ ئەکەین و سەرڕای ئەوە چەندین ڕێنمایی و زانیاری تر ئەدەین بە ئەو کەسانی کە سەردانمانەکەن لەوانە غەرغەرە یاخود تێوەرداوەیدان و هەروەها بەکارهێنانی پەتیدان شێوازەکانی تەندروستی شوشتنی دانەکان چۆن ئەوەی کەوا بکەین ئێمە دانەکانمان بە شێوەیەکی تەندروست بهێڵینەوە کەوا بکەین خۆمان بتۆری خۆمانین و پێویستمان بە کەسی تر نەبێت. لەم بەشەی چالاکی ڕێکخراوە چالاکی پرسیار وەڵامی تەندروستی کۆمەڵە پرسیارێکمان ئامادە کردووە بۆ هاوڵاتیانەی کە سەردانمانەکەن هەڵبەتە لە پاش هەڵبژاردننی پرسیارەکە و زانینی وەڵامەکانیان خەڵاتمان دابین کردەوە بۆ ڕێکخراو بۆ کەسانی کە لە کۆتاییدا وەڵامی پرسیارەکە زان و وەزای دەناویان لە تیرروپشکەکەدا دەرەچێت. هەڵبەتە پرسیارەکانمان هەمووی تەندروستیە و ئەگەر کەسەکە بێت و بزانێ وەڵامی پرسیارەکەمانیان نەزانێ ئێمە زانیاری زیاتر لەسەر پرسیارەکە و لەسەر وەڵامەکەی ئەدەینێ و ئەوەی کە نازانێ زیاتر بۆی شیەکەینەوە بۆەوەشی کە ئەزانێ داوای لێکەین ڕووکردنەوەی زیاتر مامداتێ بۆ بزانین ئاستی هۆشیاری هاوڵاتیان لەسەر تەندروستی تا چ ڕادەیەکە. بەخێر بێن من وەکو شنیاتەها یەکێک لە ئەندامانی ڕێخەرانی فستیڤاڵی گرین ئەپڵ بۆ جاری چوارەمین هەستان بە ئەنجامدانی فستیڤاڵێکی پزیشکی ئامانج لە کارکردنمان و ئەنجامدانی ئەم چالاکیە بریسی بوو لە زیاتر هۆشارکردنەوەی خەڵکی لە بواری هۆشیاری تەندروستی و ئاگادارکردنەوەی تاکەکانمان لەبارەی تەندروستیان و زیاتر فۆڵۆئۆپکردنی خۆیانە. وەکو یەکێک لە ئەندامانی ڕێکخراوی گرین ئەپڵ سوپاسی گروپی برایتس ئین زە دارکنس ئەەکەم کە ماندوو بوو لەگەڵمان و ئەمڕۆ یەکێک بوون لەو گروپانەی کە زۆر بە ئەکتیڤانە لەگەڵمانە کار و چالاکیەکانیان بۆ گواستینەوە و ڕیکۆردیان کرد. دەستیان خۆش بێت. ئەندام لە بەشی میدیا لە ڕێکخراوی گرین ئەپڵ ئەمڕۆ توانیمان بە هاوکاری گروپی برایت ئین زە دارکنس هەموو چالاکیەکانی ئیڤێنتەکە بە شێوازێکی گونجاو تۆمار بکەین و بتوانین بگەین بە بینەرە. بەناوی خوای گەورەی میهرەبان زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمساڵ لە ڕۆژی جیهانی تەندروستیە چوارەمین فستیڤاڵی خۆمان وەکو ڕێکخراوی گرین ئەپڵ ئەنجام دەدەین. ئەم ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی تەندروستی لەلایەن ڕێکخراوی گرین ئەپڵەوە زۆر ڕۆژێکی تایبەتەوە ڕۆژێکی گرنگە بۆ ئێمە بۆ ئەوەی تایدا بتوانین چالاکی ئەنجام بدەین. وەکو جیاکەرەوەیەک و تایبەتمەندیەکی ڕێکخراوی گرین ئەپڵ هەر لەو کاتەوەی کە وەکو دەستەی ڕۆشنی تەندروستی کۆمەڵ کاری کردو ناوزانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و لە دوای ئەوەشەوە کە لە ساڵی 2017دا بوون بە ڕێکخراوێکی NGO ئەو پڕی هەوڵ خۆمان داوە کە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا فستیڤاڵ ئەنجام بدەین. وەسپاس بخوای گەورەش کە ئەم ساڵیش بۆ چوارەمین ساڵ لەسەر یەک فستیڤاڵی ڕۆژی جیهانی تەندروستیمان لە فامنیمۆ ساز کرد. ئەم فستیڤاڵی ئێمە بەهۆی توانا و زیرەکی و خۆبەخشی و لێهاتووی ئەندامەکانمانەوە بە دڵنیایەوە بەردەوام بوو و دڵنیایی ئەدەینە ئەو کە خەمخۆر و دڵسۆزانی گرین ئەپڵ
تا ئەو شوێنەی کە بتوانین تا ئەو شوێنەی کە ئێمە تواناییمان هەبێ بەسەر ڕێگرەکانە زاڵ ئەبین و هەموو کات لە فستیڤالەکانە بەشدارە بین و چالاکی ئەەکەین بۆ ئەوەی بتوانین لە بواری تەندروستی پزیشکیدا کارەکانی خۆمان کۆمەڵگەی خۆمان وڵاتی خۆمان خزمەت بکەین و هوشار بکەینەوە هەروەک چۆن ڕێکخراوی گرین ئەپڵ بە دروشمەکەیە فۆر هێڵس ئەوەرنەسە بۆ دروشمی هوشیاری تەندروستیە ئامانجی ئێمەش ئەوەیە بتوانین لە ڕێگەی فستیڤال و چالاکیەکانەوە هوشیاری بدێنە تاکەکانی کۆمەڵگە و کاتێک کە تاکەکانی کۆمەڵگەکەمان ئاشنا کرد بە وشەی تەندروست بە وشەی ئەوەی بە ئەرکی بەرپرسایەتی تەندروستبوونی کەسەکان خۆیان نەک تەنها ئەرکی بەرپرسایەتەکە لەسەر حکوومەت یان لایەنێک بێت بەڵکو ئەندامەکان چاک پێویستە ئەرکی بەرپرسایەتی تەندروستی خۆی لە ئەستۆ بگرێت بۆ ئەوەی بەیەکەوە هەمومان بتوانین کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێت و ئێمەش ببینە بە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان و وڵاتانەی کە پێشکەوتن لە بواری تەندروستیدا بۆ ئەوەی بوارێکی تەندروستی و پزیشکی زۆر زۆر پێشکەوتومان هەبێت دڵنیایشین هەتا ئەو کاتەی کە ڕێکخراوە ناحکوومیەکان NGOکان و هەموو ڕێکخراوانەی تر کە لە بێژگە لە بواری تەندروستی پزیشکی کار دەکەن بە دڵنیایەوە ئەتوانن خزمەت بکەن هەروەک چۆن ئێمە لە بواری تەندروستی پزیشکی کار دەکەین هیواداریشین کە ڕێکخراوەکانی تر و ئەو ڕێکخراوانەی تر کە لە بوارەکانی تردا کار دەکەن هەوڵ بدەن و لە بوارەکانی تردا خزمەت بە کۆمەڵگاکەمان بکەن جێ ئاماژەکردانە ئەم فستیڤاڵەمان بە سپۆنسەری بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشتبێدانی کۆمەڵایەتی سلێمانی فارماسیوان و سنتەری دیابەتی بکەین کە زۆر سوپاسیانەکەین هەروە سپۆنسەری میدیایی برایت ئین زە دارکنس کە سپۆنسەری میدیایی ئەم فستیڤاڵەی ئێمان گرتە ئەستۆ زۆر سپاس بۆ بەڕێزیانەکەین هیواداری نمونەی ئەم جۆرە گروپانە و ئەم کەسە خۆبەخشانە ناو کۆمەڵگاکەمان زۆر بێت بە هیوای ئەوەی کە فستیڤاڵەکەمان خزمەتێک بێت و چالاکیەک بوو بێت بۆ خزمەتی کۆمەڵگە وڵاتەکەمان زۆر سپاس.